من نام کەریم حەسەنە خەڵکی مامەوەڵە خێرم خۆم 20 ساڵ خەریکی ئەم ئیشەم لە منداڵیمەوە و بوومەتە لێفە دوور و دەمێکم ئیشاکەم و جاران مەچینە نەبوو بە هەلا زمانە کرد و ڕۆژی سێ دۆشەکان ئەندا لەینەدا هەلا زمانە کرد و ئەستا مەچینە دەرچۆ لە خۆ پێغەمبەر بەزیاد بێ بە سەعاتە لە مەچینە دێن خراسە بێ و ئەیدەنەوە دە ساحێبی لەبەر ئەوەی وەزع ناخۆشە ئیشەکە کزە جاران دنیا ئاهۆن و گەلە باش و مەسرف هەرزان و سێ مەسرفەکە گرانە و جاران بەس دۆشەک و لێفا بوو ئێستا چونکی بەتانی دەرچووە کەس هەر لێفەی بە دینارێ ناوی وەکە دەیهێنین جوان دەماڕان ئەوی شۆن پاک بەتایی دیان بە خەسارە نایە بە خەسارە عەد نەکە تێکدا وەکە هەوریان بووم جوان بۆ مەکینە لە مەکینە دەم هەر دۆشەکی 6 بێتێ دۆشەکە ئەم دۆشەکە بە ئارەدوو بۆ 5 کیلۆ تێکەی 6 تێکەی ئەندەمەکە دۆکەکە دوان لە مەکینەدا دوان بەدار لێری ئەوە تەر تێکردون ئاوا قومامەیە ئەندە دوایی وەکە دەمێ و ئاوا قومامەیە کرد و ئاوازیە کرد ئاوازیە کرد دوان